ئیمامی ذەهەبی دەفەرمێ ڕەحمەتی خودای لێ بێ ئەو کەسەی کە نوێژ ناکە کە من زەنا وەسەرق وەکو ئەوە وایە زینا و دزی کردبێ دڵم چاکە مار بداتە دڵتەوە دەڵێ دڵم چاکە و خێرە و مەدم ماڵی کەس ناخۆم ئەوە ئیمامی ذەهەبیە دەفەرمێ ئەو کەسەی کە نوێژ ناکە وەک ئەو کەسانە وایە کە زینا دەکەن وەک ئەو کەسانە وان کە دزی دەکەن ئەی ئیبن قەیم چی دەفەرمێ دەفەرمێ ڕەحمەتی خودای لێ بێ تەرکوها ئەی ئەسەڵات هەر کەسێ نوێژ دەرکە ترك الصلاة من أكبر الكبائر نوێژ نەکردن هوازێنان لە نوێژ گەورەترین تاوانە أكبر من القتل ابن قيم دەفەرمێ گەورەترە لە قەتل گەورەترە لە زینە وأكبر من شرب الخمر وگەورەترە لە عارە خواردنەوە دڵت پاکە ئەوە تا چوویتە ڕیزی عارەخۆرەکانەوە چوویتە ڕیزی زیناکەرەکانەوە لەوانش خراپتری بەبێەوەی زیناتش کردبێ ئیتر دڵت لە کێ پاکە دڵێک ئەگەر خۆشەویستی پەروەرگاری تێدا نەبێ ئەگەر دڵێک ترسی خودای تێدا نەبێ پاکی لە کێیە ئەگەر دڵێک صاحبی ئەو کەسەی کەوا فەضلی هەیە بەسەرەوە نەناسێ ئەبێ دڵی لە کێ پاک بێ